کردووە بۆیە ئێمە داوای بەپەلە دەزەکارکێشانەوەی سەرۆکی دەستەی ژینگە و هەڵوەشاندنەوەی ئەو دەستەی ژینگەیاکەن لەبەر ئەوەی هیچ هەڵوێستێکی نییە و بارگرانیە بەسەر هاونیشتیمانیانی ئێمەوە حکومەتی هەرێمی کوردستان. بۆیە من لێرایە زۆر کاتان لێ ناگرم بەیاننامەکە ئەخوێندرێتەوە و ئەگەر ڕێکخراوەکان تریش قسەیانە بێ من سوپاسانەکەم جارێکی تر. دووبارە بە خێراتنتانەکەین بۆ ڕاگشتی بەنامەی ناڕەزایی لە پارتی سەوزی کوردستانەوە. هاو نیشتیمانانی خۆشەویست، هەروەگە ئاشکرایە دەوڵەتی تورکیا ماوەیەکی زۆرە درڕندانە کەوتۆتە کاری داگیرکاری و شێواندنی سروشت و ژینگەی خاکی کوردستان و بەردەوامە لەو هەڵمەتە. هەروەها لە ئاکامی هێرش و ئۆپراسیۆنەکانی ژینگە ناوچە سنووریەکان دووچاری مەرگەسات بووە. دیاترین کارە فاشیستیەکانی دەوڵەتی تورکیا داگیرکاری دەوڵەتی تورکیا بریتە لە بڕینی دار و خابوورکردنی ژینگەی ناوچەکە. دەوڵەتی داگیرکاری تورک بە قوڵایی 40 کیلۆمەتر خاکی باشووری کوردستانی داگیر کردووە و سەروەری هەرێمی کوردستان و عێراقی پێشێل کردووە. دەستی داوەتێت تێکدانی ژینگە و سووتاندن و بڕینەوەی دارستانەکان، شێتکردن و دەرکردنی هاوڵاتانی مەدەنی لە شوێنی و زێدی خۆیان کە ئەمەش پێچەوانەی ڕێکەوتنە نێودەوڵەتیەکانە و هەروەها بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی و تێکدانی ژینگەی هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە پێشێلکردنێکی مافی مرۆڤە و دەبێت ڕای نێودەوڵەتی لێ ئاگادار بکرێتەوە و ئەو کارە ڕابژیرێت. ئەبێ کۆتایی بەم کارە جینۆساید و ژینگە و مرۆیە لەسەر کوردان بهێنرێت. تورکیا لە 3 شوێنەوە خاکی خەریکی کردنەوەی ڕێگایە بۆ ناو هەرێمی کوردستان، لەوانە لە سنووری چەلێ لە باکووری کوردستانەوە بۆ نێوگوندی دووتازە لە سنووری ئامێدی لە هەرێمی کوردستان. دروستکردنی ئەم ڕێگا لە ساڵی 2010 دەستی پێکردووە و 12 کیلۆمەتریشی لە هەرێمی کوردستان تەواو بووە. ساڵێک زیاترە سوپای تورکیا لە ڕێگا چەند کۆمپانیایەکی باکووری کوردستانەوە هەوڵی لە نێوبردنی دارستانەکانی کوردستانەدا. هەروە لە پارێزگای دهۆک کە زیاتر لە 1,700,000 دۆنم زەوی لە دارستانی دەستکرد و خۆڕسکمان هەیە. بەردەوام دارستانەکان دەبڕدرێن و دارەکان ڕەوانەی شارەکانی هەکاری و شەرناغ و گەڤەر و ئەو دەڤەرە دەکرێن و لەوێ دەفرۆشرێن. سوپای تورکیا هەنگاو بە هەنگاو دێتە ناوخواکی کوردستانەوە و منگە و بارەگەکانی دروست دەکات، بردومانی ناوچەکانی کوردستان دەکات، خەڵکی شەهید دەکات. لە کۆتا هەنگاویدا دەستدرێژی کردوتە سەر سروشت و ژینگەی هەرێم دارەکانی دەبڕێتەوە. شایانی باسە ئەمە جۆرێکە لە جینۆسایدکردنی ژینگەی کوردستان و ئەم داگیرکاریە دژ بە یاسا و ڕێسانی دەوڵەتیەکانە. بۆیە پارتی سەوزی کوردستان زۆر بەتوندی ئەو هێرشە نامرۆڤانەی تورکیا بۆ تێکدان و شێواندنی سروشت و ژینگەی کوردستان ئیدانە و مەحکوم دەکا و بەکارێکی داگیرکاری جینۆسایدی ژینگەی ناو دەبات و داوا لە هەر سێ سەرۆکایەتیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق دەکات کە لە ئەنجومەنی ئاسایش و دادگانە دەوڵەتیەکان سکاڵا تۆمار بکات بۆ ناچارکردنی تورکیا بە وەستانی پەلامار و دەستدرێژیەکان. هاو نیشتیمانیانی خۆشەویست، هەرێمی کوردستان لەبەر دەم داگیرکاری و جینۆسایدی سەربازی و ژینگەییدایە، بە تایبەتی دەڤەری بادینانی دەلال. پێویستە بێدەنگ نەبین و بە هەمومان هەڵوێستی جدیمان هەبێت. ناوی ئەو ڕێکخراولایەنانەی کە ئامادە بوون: پارتی سەوزی کوردستان، ڕێکخراوی داستان بۆ پرسی ژینگە، ڕێکخراوی ژینگە پارێزی بازیان، ڕێکخراوی زەیتون، بنکەی ڕۆشنبیری نالی، ڕێکخراوی دۆستانی ئاژەڵ، تۆڕی هاوڕێیانی ژینگە، ڕێکخراوی کەشەبێدانی ئەندازیاری کاگێمن وەکو کەسایەتیەکی دیار، ڕێکخراوی پەنای کار، ڕێکخراوی کۆمەڵایەتی هەژین، ڕێکخراوی فێرکاری گەڕۆک، ڕێکخراوی گەشە بۆ تواناکانی گەنجان، نوێنەری پەیەدا، ڕێکخراوی پەری، ڕێکخراوی کوردلاو، هەروە ڕێکخراوی ژیان بۆ دیموکراسی. زۆر سپاس. بەڕێزان، ئێمە هەر لە دوای ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیەوە
ئێمە سکاڵای یاسایی وەکو لە بەیاننامەکەشە ئیشارەتی پێدرا و پێشەکیژە باسمان کرد ئێمە هەر لە ئیمڕۆ سکاڵای یاسایی تۆمارەکەین ئەگەر پرسیارێ شتێکیشتان هەیە ئێمە لە خزمەتەنە کاردانەوەکان تەنها بەیاننامێ دەبێت کاردانەوەکان ناچێتە قۆناغێکی ترەوە بۆ ئەوەی کە کەمپینێک دروستکەن لەسەر تاسەری هەرێمی کوردستان و دوو ئێوە چیە بە بۆ کار و ڕێکخۆشکەرەزانن کە هەر ئێستا نییە ماوەی ساڵانێک نزیکەی 30 کیلۆمەتر بە خۆڵایی ناوهەرێمی خاتی کوردستان داگیر کراوە بەلانی کەم هەموو